بینەران ویسەرانی خۆشەویست، ئەم کاتە و گشت کاتێکتان شاد و بەختەوەر. خۆشەویستان، وا جارێکتیش لە بەرنامەکەتان بەرنامەی سایکۆ بەیەک دەگەینەوە. هیوادارین ئەڵقەیەم جارەمان جێگەی ڕەزامەندی هەموو لایەک بێت. خۆشەویستان، بۆ ئەڵقەیەم جارە بابەتێکی ترمان ئامادە کردووە، ئەویش دەربارەی گەشەکردنی زمانی منداڵە. لەم حەڵقەیە باسی قۆناغەکانی گەشەکردنی زمانی مناڵەکەین، واتە مناڵ هەتا فێری زمانە بێ بە چەند قۆناغە تێپەڕێت و ئەو هۆکارانە چین کە دەبنە هۆی دواکەوتنی زمانی مناڵ و هۆکارەکانی تر کە دەبنە هۆی گەشەپێکردنی زمانی مناڵ کامانن و ئێمە چۆن وەکو دایک و باوک ئاگاداریان بین بۆ هەندێک مناڵ فێری قسەکردن نابن یا کێشەی قسەکردنیان هەیە، چۆن چارەسەری ئەو کێشانەیان بکەین. هەوڵێن بەڕێزان لەم حەڵقەیە باسی ئەو بابەتانە بکەین کە ئێستا بە ئاماژەم بۆ هەندێک لە ناوەرۆکەکەی کرد. هەمومان نەزانین بەڕێزان پەیوەندیکردن لە نێوان مرۆڤەکان لە ڕێگەی زمانەوەیە، لوغە. تەبەن زمانیش زۆر شێوازی هەیە، یا قسەکردنە نوتق. ئێمە زۆر بمان کێشەکان کە مناڵەکان وڵێن قسە ناکاتەوە نوتقا، ینی من ئێستا کە قسە ئەکەم ئەمە بەشێکە لە زمان، چکە زمان بەرفراوانترە، ینی نوتق قسەکردن ئەمە بەشێکە لە زمان. ئێمە زمانێکی ترمانی پێڵن زمانی ئاماژە، ئەوەی کەڕوولاڵەکان نابیستان، یعنی لە ڕێگەی حرەکە و گۆڕانکاریەکانی دەم و چاو، ئەمەش بەشێکی ترە لە زمان. هەروەها گۆڕانکاریەکانی دەم و چاومان، هەروەها نووسین، ینی کە شتێگە نووسین، یعنی تۆ لەوانی لەگەڵی شێکای قسە ناکەی، بەس پارچەی وەرەقەی بۆ نووسی، کەواتە نووسینیش بەشێکە لە زمان، ینی بەس قسەکردن نییە، زمان هەموو ئەمان ناگرێتەوە. نووسین زمانی ئاماژە لەگەڵ قسەکردن. اینجا ئێمە زیاتر گرنگی بە قسەکردنەکە زیاتر ئەیەن بۆ هەندێک لە مناڵەکانمان فێری قسەکردن نابن، ینی زۆربەی پەیوەندیەکان ئەگەر بەڕێستان سەرنجتان نابێت، ئەگەر لە حەڵقەیەکە حەوهەش پەیوەندی وەرگین 5 یان 6 یان لە 180 ناقەی بۆڵە مناڵەکەم قسە ناکە، مناڵەکەم دواکەوتەوە، مناڵەکەم وایە. ئێمە هەوڵەی ئینشەڵڵا لەم حەڵقە وەڵامی زۆربەی پرسیارانە بینەوە. گەشەکردنی مناڵ بەڕێزان بە چەند قۆناغێک هاڕوە. یەکەم قۆناغ پێڵێن قۆناغی هاوارکردن، یعنی مناڵ دوای لەدایک بوون هەر لەو ڕۆژەی کە لەدایکە بێ هەتا تەقریبەن تەمەنی یەگاتە 4 مانگان و نزیک 5 مانگان، ئەمە زمانی مناڵ تەنیا هاوارکردنە. هەندێک وازان هاوارکردن شتێکی هەڵەیە یاخود نابێ مناڵ هاوارکە، نەخێر، ئەمە مەرحەلە قۆناغی یەکەمی قسەکردنە. مناڵێکی 1 مانگە لە ڕێگەی هاوارەوە، لە ڕێگەی گریانەوە، لە ڕێگەی ئەو دەنگەیەوە دایک و باوکی تێگەیەنێ. اینجا یەکەم جار تۆزێ زەحمەتە بۆ دایک کە مناڵەکەیە گریا هاوارەکە بزانێت چیەتی. بەڵام کە سەیری کرد خۆی تەڕ کردووە، پاش ماوەیەک تر هەمان نوزەنووز و دەنگەدەنگی کرد و هاواری کرد، یەکسەر دایکەکە ئەزانێ ئەم هاوارە مناڵەکە خۆی تەڕ کردووە، مناڵەکە زمانی نییە بڵێ دایە وەرە پاکم کەرەوە، بەو هاوارە کەواتە ئەمە زمانە، لوغەیە. پاش ماوەیەکی تر نوزەنووزێ دەنگەدەنگێک هاوارێکی ترێکات، جۆرە گریانێکی تر کە دایکەکە سەیرەکە خۆی پیس نەکردووە، نازام چی کە شیریاتێ بێدەنگە بێزانێ لەم کاتە ئابرسێتی. کەواتە لەو 3-4 مانگی یەکەمە مناڵ لە جیاتی قسەکردن، لە جیاتی نوتق، لە جیاتی وشە هاوار بەکارێنێ. لە ڕێگەی هاوارکردنەکەیەوە دایکەکەی فریایەکەوێ ڕێگە چێ ئیتر کاتێ پاش چەند مانگێک چەند هەفتەیەک فێرە بێڵە بەخواوە خۆی تەڕ کردووە. شارەزا بوو دایکەکە، خبرەی پێیا کرد، وەڵا ئەمەیان برسیەتی، ئەمەیان ئازارێکی هەیە، ئەمەیان خەویەوە تا دوای. لە دەوری 5 مانگان و 6 مانگان ناچێتە قۆناغی دووەمەوە کە پێڵەن قۆناغی گڕووگاڵ، مناغات. لەوانەی بەڕێزێ پرسیار کا فەرقی چییە قۆناغی هاوارکردن؟ نە، هاوارکردن دەنگێکی تۆزێ ناخۆشە، خۆشیش نییە. بەڵام لە گڕووگاڵە جۆرە لەحنێک، جۆرە ئیقاعێک، جۆرە تۆنێکی تایە. زۆر جا مناڵێ ینی یاری بە دەنگەکانەکات. بەڵام لە قۆناغی یەکەمە 4-5 مانگی یەکەم نەخێت دەنگەکەی زعاجە بە نیسبەت جۆگرەوە، دایکی بێ مناڵەکان بن باوک بێت تا دوای. بەڵام لە دوای 4 مانگی لە 5 مانگیە مناڵەکە یاری بە دەنگەکانەکە، مەسەن ینی جۆرە لەحنێک وەرەگرێ، ئەمە پێڵەن گڕووگاڵ، مناغات. نابێ مناڵ
دایک و باوک مناڵەکە بێدەنگکەن جاران مای غەریبە نازانم شتێکیان نایە یا منەومیانە با مناڵەکە هاوار نەکە بەڕێزەکەم قۆناغی یەکەم 4-5 مانگی یەکەم زۆر گرنگە بۆ گەشە پێکردنی دەنگەژەکانەوە ئەو تاری سەوتیە لێی گەڕێ بە هاوارکە بەڵام لە کاتی خوا فریایکەوە منعی مەکە لە هاوارکردن ئەمە ڕاهێنانی ماسوولکەکانە ئەوانەی کە بەرپرسن دەنگەژەکان لە قۆناغی دووەمە وردە وردە لە قۆناغی وەکوتان هاوارکردن پیتەکان هیچ دیار نین هیچ بەڵام لە قۆناغی گڕووگاڵە وردە وردە دەرەکەون یعنی هەستەکەی پیتێک شتێگەڵێ 4 مانگی 5 مانگی 6 مانگی بە ئاسانی توانی هەم ناڵگە ب یعنی لەگەڵ خۆی عیلێ ئەم قۆناغە پێڵەن قۆناغی گڕووگاڵ هەم خۆشیشە هەم دایک و باوکیش وردە وردە تەشجیعی مناڵەکانکەن بۆ ئەوەی ئەم دەنگانە بەردەوام بێ مناغاتی پێڵن دوای ئەوە چێتە قۆناغی سێمەوە دوای 6 مانگی 7 مانگی چێتە قۆناغی سێم کە پێڵن قۆناغی لاساییکردنەوە تەقلید قۆناغی لاساییکردنەوە چێ بەڕەزان مناڵ لەم تەمەنەیە لە قۆناغی سێمە ڕۆژانە کە گوێبیستی دەنگی باوک و دایک و کەسوکاری چواردەوری و ڕادیۆ و تەلەڤیزۆن و هەرچی دەنگێ لەو ماڵەیە هەبێ ئەم ئێوێ لاساییان کاتەوە مەسەڵەن باوکەکاڵێ وەرە خۆی لێرە لاساییکردنەوەکە بەڕێزان چیە گرێتەوانێ خۆی دوو یعنی ئەگەر لە قۆناغی دووەمە لە قۆناغی گڕووگاڵە بڵێ لەم قۆناغەیە بڕگە دروستە بێت ئەوێ پی تێک بوو بەس بێ ئێستا بێ بە با دا ئەم قۆناغە لاساییکردنەوە وڵا دایکەکە لە فێری بابە بوو خۆ مناڵەکە فێری بابە نەبووە نازانی بابەچە بەس لەگەڵ خەتەکەی با بڵێن ئەلفەکەیە با دووبارەیە کاتەوە لاساییکردنەوە با ئەبێ بە باباڵێ وەڵاهۆ بابەیە داکەم دا ئەبێ بە دادا ما ئەبێ بە مامە بەم شێوەیە لەم قۆناغەیە تەبەن تا کەسانی چواردەور زمانیان پاراو بێ و شەو کەلیماتەکانیان گونجاو بێ مناڵ ئەوەنگە بە جوانی لاساییان نەکاتەوە لەم قۆناغی چوارەمەیە سێمەیە بەڕێزان مناڵ ماناکەی نازانێ ئەڵێ دادا بابە بەڵام نازانێت دادە یعنی چی بابە یعنی چی ئەڵێ وەرە ئەڵێ بەڵام نازانێ معناکەی چیە کەواتە لە قۆناغی لاساییکردنەوە وەکو تووتی تەنیا شتەکان دووبارە کاتەوە لاسایی کەسانی چواردەوری کاتەوە بەڵام پاش ماوەیەک لە دەوری دەمانگی و 11 مانگی 12 مانگیە ئیتر ئەچێتە قۆناغی خوشی قسە ئەکات و لە مەناکەشی تێگا تقریبا 5-6 وشەیەک لە 11 مانگی و 10 مانگی و 12 مانگی پێشەوەی ساڵ یەکەم کۆتایی بێ ینی 5-6 وشەیەکدایە و بۆ ئەمانە ئەزانێت لێرەیە قۆناغی مانا واتە پێدانا یعنی کە جارانێک گوت دادا ئێستا ئافرەتێک دەرەکەوێت دایکی پێڵە ئەوە دادەیە لێرەیە بە پێی توێرەکەی بافلۆف نەزەری با بڵێن توێری پێکەوەلکاندن اقترانی شەرتی مەرجی یەکسەر ڕسمێک دەرەچێت دادا وشەیەکشی گوێ لێ بێت دادا ئەو وێنەیە لە ناو مێشکیە ڕەبتە بێ بە وشەکەی دادا ڕسمەکە وشەکە کەواتە تێ ئەگا دادە یعنی ئەمە بابە یعنی ئەمە مامە یعنی ئەمە نازانم کاکە یعنی ئەمە ئەو کاتە بەس ینی دایکەکەش دیار نەبێ بەس گوێی لە دایە بێ یەکسەر وێنەی دایکی لە مێشکا دروستە بێت کەواتە هەر لەم قۆناغەیە ئیتر وشەکان و ناوی میوەکان و ناوی ئاژەڵەکان وردە وردە فێرە بێ چونکە زمان بەڕێزان دوو توانایە یەکەمیان توانای وەرگرتنە ینی تێگەیشتن تۆڵەی مەسەلەن بڕۆ کۆنتترۆلەکەم بۆ بێنە تۆڵەی کوا دەرگاکە کوا دایە سەیرەکە ئەزانێوە دایە ئەزانێوە تەلەڤیزۆنە بەس ناتوانێت گزارشتی لێ بکات تعبیری لێ بکە یا قسە بکات ئەمە قۆناغی دووەمە بۆیە زۆربەی مناڵەکان یەکەم جار لە شتەکان تێگەن کاڵەی وەرەیە بۆ لاو کاڵەی دەرگاکە داخە دەرگاکە داخە بەڵام نازانێ بڵێت دەرگا ئەمە لە قۆناغی چوارەمە ئیتر لەم قۆناغەیە وردە وردە ڕۆژ لە دوای ڕۆژ وشەکان زیادە بێ بە پێی نەزەری پیاجێ سکیما دروستەکە مخەتەت سکیما بۆ نمونە بیدایەت فێرە بێ بە حیاتی شتێکی نەبینیوە بەڵام پشیلەیەگە بینێ ئیتر شتێکەڵێ بۆ خۆی میاو گوێی لە دەنگەکەی بێ پوت و عوش هەشتێکەڵێ ئەمە پاش ماوەیەک ئێمە پێی ئەڵێنەوە عوپوپ و نازانم چی نییە ئەمە پشەیە پشیلە کەواتە لە ناو مێشکیە وێنەیەک مخەتەتێک هێڵکاریەک فایلێک بۆ پشیلە ئەکاتەوە
پاش ماوەیەکی تر ڕۆژێ 2 ڕۆژ سەعات یا هەفتەیە سەگێکە بینێ لە حەوشەکەیانە یا لە تەلەڤیزۆنە هەرە لە پشیلە بە هەمان وشەی یەکەم جار کە پشیلەی بینیوە ئەم جارە ئێمە بۆی ڕاستەکەین و دایک و باک بۆی ڕاستەکاتەڵم پشیلە نییە ئەمە سەگە چونکە سەگە ها گەورەترە اینجا بۆی ڕوونەکاتەوانێ ها سەگە وەڕێت ها پشیلاڵێ میاو ئەم شتێکی ترەڵە کەواتە ئیتر ڕۆژ بە دوای ڕۆژم جارەگەر گیسکێ کارێ بزنێکی بینی یا ئەڵێ پشیلەی ئاڵێ سەگەزە دوشتازانێت ئەم جارە بۆی ڕاستەکەین وڵێن نە پشیلێ نە سەگەمە بەرخە کەواتە ڕۆژ لە دوای ڕۆژ لە ناو مێشکیە فایلی نوێ دروستەکە هێڵکاری سکیما کە پیاجێ باسیەکە بەم شێوەیە ئەڕوا بە هەمان شێوە میوەکانی بەم شێوەیە يعني مثلا میوەیەکی بوێنەڵێ حەمحەمەڵی نە ئەمە سێو ماوەیەک فێرە بیت لە ناو مێشکە هێڵکاریەک مخەتەتێک سکیمایەک فایلێک بۆ سێو دروستەکە ئەم جارە پرتەقاڵێکە بینێ لە ماڵەوە لە سێوێکم بەرێ سێو نە ئەم جارەڵێن سێو نیە مە پرتەقاڵە ها سێو ڕەنگەکەی وایە ئەها تامەکەی وایە کەواتە لە تەنیش سێوە هەوی با بڵێن فایلێکی تر کارتێکی تر سکیمایەکی تر هێڵکاریەکی تر لە مێشکە دروستەکە بۆ پرتەقاڵ بەم شێوەی تر ئەڕوا جایە نەکاتەوانێ بە هەمان شێوە ئەگەر دایە فێر بۆ بابە فێر بۆم کاتە مامیشی بێ خاڵیشی بێڵێ بابە چونکە هەرە وشەی هەیە ئێمە پێڵێن نە ئەمە بابن ئەمە مامەیە یا ئەمە خاڵێ یا ئەمە کاکەیە و هەتا دوایی یا فڵان کەسە کەواتە لە تەنیش بابەوە لە ناو مێشکە مخەتەت هێڵکاری کارتێک فایلێکی تر دروستەکە بۆ خاڵ ئەم جارە مامیە هەریاڵێ خاڵ یا باپەر و دوانێ ئەم جارە نەئەمە بەم شێوەیە ئەڕوا وشەکان دەربارەی دیاردەکانی ژیان ئازۆڵ بۆنەکان خواردنەکان هەتا دوایی بۆ باسی ئەوە بکەین بۆ هەندێک مناڵ فێری قسەکردن نابێ بەڕێزان یا کێشەی لە قسەکردنە هەیە ئەبێ بگەڕێنەوە بۆ هۆکارەکان کۆمەڵێک هۆکار هەیە ئەبێ دایک و باوک ئاگاداری بن دادە لە باخچەی ساوایان و لە حەزانە و دایەنگاکان مامۆسا لە بنەڕەتی شارەزا بن بۆ یەگەرم کێشانە هەبوو ئەگەر دایک و باوکشی لە خوێندنەوارە شارەزایی نییە ئەبێ پیان بڵێت یەکەم شت مێشک بەڕێزان چونکە ئێمە هەر شتێک قسەکردن بێ نووسین بێ خوێندنەوە بێ وەرزش بێ بیرکاری بێ هەمووی بنەمای هەیە لە ناو مێشکمانە یعنی تۆ ئێستا دەنگێ چۆن تەسجیلەکەی بێ سیدیە شتێ هەبێ کاسێتی هەبێ میمۆریەکە بێ ئێستا و کامێرە یا مۆبایلەکە و ئەبێ شتێکی مادی هەبێ ئەمەی لەسەر تەسجیلەکەی مێشکی ئێمەش بەڕێزان ئێرە یعنی سەر و گوێچکەی چەپمان لای چەپمان ئەم مەنتیقەیە بەرپرسە لە چی لە قسەکردن جا قسەکردنەکە نوتقە خوێندنەوەی تایە تێگەیشتنی تایە هەر هەمووی ئەلێرەیە بەڕێزان دوو ناوچە هەیە دوو مەنتیقە ئەم مەنتیقەیە یەکێکیان پێڵێن مەنتیقەی ڤرنیکە هەندێک جا خۆی ئەڵمانی پێڵن وەرنیکە مەنتیقەی دووەمیش ناوی برۆکایە ئەم ناوانە چییە؟ ئەم ناوانە دوو پزیشک بوون یەکێ لەوانە برۆکا پزیشێکی فەڕەنسی بوو نەخۆشێکی هەبوو نوتقی نەمابوو قسەی نەئەکرد توانای قسەکردنی نەبوو طبعا ئەو کاتەوەکو ئێستا سیتی سکان و ئەمەی پێی ئەڵێن MRI و ئەو تەکنەلۆژیا پێشکەوت و سۆنەرۆم شتانە نەبوو تا با بڵێن بزانن خەلەلێ کەم و کورتیە لە شوێنێکە هەیە ڕسمی مێشکی بگرن تەختێکی دەماغی بۆ بکەنەمە نەبوو طبعا دوای ئەوەی کە عەمری خوای کرد هاتن مێشکیان کردەوە سەیریان کرد ئالێرێ ئەم مەنتیقە وەکو گوێزی پوچە هەن ڕەشە ئاوا ڕەش بۆتەوە خوێنی بۆ نەچۆ مردووە لە ناوچۆ ئیشی خۆی نەکردووە بە ناوی دکتۆرەکە بڕۆکە ناونرا بڕۆکە زانە پزیشێکی تری ئاینەشت نەخۆشی تری هەبوو توانای خوێندنەوەی نەبوو توانای نووسین نەبوو چی نەبوو دوای ئەوە کە ئاینەشت توێکاری مێشکیان بۆ کرد سەیریان کرد ئەو مەنتیقە نزیک بڕۆکە لەو لاوەوە مەنتیقەیەکی تر بەشێک لە مێشکی وەکوتمان گوێزی پوچ ڕەش بۆتەوە لە ناوچۆ ئەو بە ناوی ئەو ناڤرنیکە کەواتە ئەگەر خوا نەخواستە بە هەر هۆکارێکی جینات بێ بۆ ماوە بێ ئەو مەنتیقەی بڕۆکا و ڤرنیکایە عەزێتی پێ بگا خوێن و خواردنی بۆ نەڕوا لە ناو بچێ ئەو کەسە هەتایە توانای قسەکردن و نوتقی نامێنێت کەواتە یەکەم شت هۆکار بنەمای فسیۆلۆجیە مێشکە بنەما مادیەکەیەتی ئەبێ ئێمە تەبەن لە دوای بەس کۆمەڵی هۆکارمان هەیە باسەکەین بۆ ئەوە لە ناوەچێت دووەم هەستەوەرەکانە بەڕێزان یەکەم هەستەوەر تەبەن گوێ بۆ قسەکردن من باسی نووسین ناکەم خوێندنەوە ناکەم کە ئەوە چاوە لێرە باسی قسەکردنەکەین تەبەن گوێی هەریەکێ بەڕێزان لە ئێمە لە سێ بەش پێکاتوە
ئەمەی کە ئێستا لەسەر شاشەکایی بینن ئەم ڕسمە ئەم سڵایدا ئەمە گوێی دەرەوەیە بەشی دەرەوەیە ئەها کڕکڕاگەی جۆمانە ئەها لەگەڵ کونی جۆ ئەها لەگەڵ پەردەی جۆ ئەمە بەشی دەرەوەی گوێچکەی لەو سێ بەشە پێکاتەوە کڕکڕاگەی جۆمانەڵی سەحنی سەتەلایتە لەگەڵ کونی جۆ کەناڵ کەناڵەیە زۆر جار مادەیەکی زەرباوی تایە لە گوێی مناڵەکەیتە دەرەوە جاندێک جار ئەگەر مادەکە ڕق ببێ و پیسی زۆر لەویا کۆ بێتەوە کونی گوێی قەپاتە بێ سەوت ناڕۆن نوتقی نامێنێ لە کاتێکا گوێی عیبی نییە بەڵام کونەکەی گیراوە یاخوا نەخواستە مەسەلەن پەردەی جۆ بزمارێکە شتێکی پیاکردو ئیلتیهابێکە شتێکە ئیشی خۆی ناکات کون بووە کەواتە هەرچەند ئێساوانە بە عەمەلیات و بە نەشتەرگەری ئەمان هەمووی چارەسەرەکرێت دوای ئەوەی تەبەن بەشی دەرەوەی گوێچکەمان ئیشی چیە کۆکردنەوەی دەنگەکانە دوای ئەوە بەشی ناوەڕاستی گوێچکەمان هەیە بە ڕێزان بەشی ناوەڕاستی گوێچکە ئەو سێ بەشەیە کە پیانەڵێن چەکوژ ها مطرەقە و سندان چەکوش و دەزگا لەگەڵ زەنگۆڵە دەنگێکە ئەم سیانە هەرسێکیان چیەکەن دەنگەکان گەوراکەن ئێستا دەنگی من لە گوێچکەی ئێوەیە بەشی دەرەوە دەنگەکان کۆ ئەکاتەوە ئەم بەشی ناوەڕاستە کە مطرەقە و سندان و ئەوەی پێڵەن زەنگۆڵە وابزام لە کوردیەکەیە ئەم سێ بەشەیە طبعا یەک بەوی ترە کێشە دەنگەکان گەورەکە کەواتەمە ئیشی گەورەکردنی دەنگەکانە جەخوا نەخواستە لای مناڵێک ئەگەر بێت و ئەم سێ بەشە طبعا بچووکترین سێ ئێسقانن لە لەشی مرۆڤ ئەنجاری وهان لە بەرنامەکان لێ بچووکترین ئێسقان لە ناو لەشی مرۆڤ کوێ ئەوەی گوێی ناوەڕاستە ئەو سێ بەشەیە کامە ئیشیان چێت گەورەکردنی دەنگەکان گەورەکەن جاخوا نەخواستە هەر یەکێ لەوانە ئیلتیهاب بکە کە مکورتەیەکی تیابێ ئیشەکەی خۆی نەکە مناڵ توانە قسەکردنی نابێت ئەوەی تر پزیشکی پسپۆرت ئەتوانێت عیلاجی بۆ دۆزێتەوە عەمەلیاتێکی زۆر جاری ترەویشی من نییە پسپۆری تایبەت خۆیە بەشی سێمی گوێچکەمان هەیە بە ڕەزان کە پێڵێن گوێی ناوەوە ئەم گوێی ناوەش ئاوە لە هەیە وەکو هێلکە شەیتانۆکەیەک وایە اینجا دوو نیوهیلالی تایە وەکو بڵێ نیوەها مانکە لە سەرەتایە لە کۆتاییایە طبعا لە ناویە شلە هەیە ئەم قەوقەعەیە یا ئەم هێلکە شەیتانۆکەیە ئەو شلەیە طبعا کاوە شێوەکەیە بینن حتا سنتەری هاوسەنگیمانە مەرکەزی تەوازونە هەندێک کەسەکەوێ بەم لاولایە و خۆی بۆ ناگیرێ ئەوەی التیهابی ئەوەی هەیە چونکە ئەو ئێمە لە ڕێگەی ئەو شلە کە لە ناو ئەو بەشەی ناوەیە هێلکە شەیتانۆکەکە و ئەو نیو هیلالیانە ئەو نیو مانگە ئالێرەیە بە ڕێزان کە مەسەن تۆ ئاوە بۆ خوارەوە ئەڕۆی یەیتە خوارەوانێ ئەکیت ئاوەکە بە نەوعێکی ترە توشکە تۆ خوارەبی تۆ گوێچکەش لە تەمەن سەر خوارەکەیتەوە گوێچکە ئاوەکە چێتە سەر کۆمەڵێ دەمارەخانە ڕێک ئیعازمانێتە لە خەریکە بە دەماکەی تۆ سەر خوارە ڕۆی کە بۆ سەرەوە ئەڕۆی بەعکسەوە سەرمان بۆ پێشەوە بەڵام بۆ کە لە یەینە خوار و سەرمان بۆ دواوە ئەبێتە هۆی ئەوە ئاوەکە بگوێزێتەوە بۆ شوێنێکی تر یا ئەوەی کە بە چواردەوری خۆی ئاسوڕێتەوانێت ئەمانە مەرکەزی تەوازنن بە ڕێزان جا هەر کەسێک نەخواستەوە لەگەڵ ئەوەی کە گوێی ناوە بەرپرسە لە قسە لە وەرگرتنی دەنگەکان و بەرپرسە لە قسەکردن لە هەمان کاتیشە مەرکەزی تەوازنە گوێی ناو ئیشی چی ئەمە گۆڕینی دەنگەکانە بۆ زمانی مێشک تاون جەناب تانەزانی ساو قسانەی منەیکەن یا جەنابە کە قسە بۆ مناڵەکان دەکەی مامۆزای بۆ قوتابیەکانەکە خۆ ئەو دەنگە ناڕوا بۆ مێشک لەوە تێ ناگات ئەو گوێی ناوەوە تەرجومەیەکە ئای گۆڕێ بۆ زەبزەباتێک و چۆن ڕادیۆ مایکرۆفۆنی ئەمە قسەکانی منە گۆڕێت بە هەوایە ڕە بە زەبزەبات و دوایی تەلەڤیزۆنەکەی تۆ وەریەگرێتەوە ئەوە بە هەمان شێوەیە مێشک ئەو شتانەمی لەسەر مێشک دروستکراوە گوێچکەی ناوە ئیشی ئەوەیە ئەی گۆڕێ جەخوا نەخواستە ئەگەر ئەو هێلکە شەیتانۆکەی قەوقەعەیە تێک بچێت یاخود دەمارەخانەکان کەم و کورتی شتێکە بێ ئەو کاتە نوتق نامێنێت لەبەرچی لەبەر دەنگ نایە ئەوە ناتوانێت دەنگەکان بگەێنێ بۆ مێشک کەواتە هەموو دەنگێگە بیستێ بەڵام نازانێ معنای چێلیشی تێناگا لە گوێی لێدا ڕوا بەس لەوێ ناڕوا بۆ مێشک اینجا ئەمە ئێستا مای دڵخۆشیە ئێستا ئەوانەی کە خەلل کەم و کورتی لەوێیان هەیە یەن پێڵن زەرعی قەوقەعە چاندنی ئەم شەیتانۆکە هێلکە شەیتانۆکەی قەوقەعەیە ئەمەش عیلاجێکی باشە بە ئەو مناڵانە کە بە تایبەتی ئەگەر لە کاتی خۆیان پێی بزانین طبعا دوای ئەوە گوێی ناوە ئەو دەمارانە هەیە بە ڕێزان ئەوانە کۆمەڵێ دەمارن ئەعسابن
دوای ئەوەی کە گوێی ناوە دەنگەکان ئەگۆڕێ بۆ زمانی مێشک ڕێک ئەو دەمارانە ئەیبەن بۆ ئێرەکە وتمان بەشی لای چەپی مێشکە لێرە تەفسیرەکەی و لێگەدرێتەوە ماناکەی و ئیتر ئینسان وەڵامدانەوەی بۆیە بێگەرێکڵە وەرە لێرە تەرجوماکرێت تێگەێنێ کامە ینی وەرە بانگ دەکا ئەڕوا کەسەکە بۆ لای ئەوە بە هەمان شێوە ڕاکە چیەکەی ئەمە بەڕێزان بنەمای پێڵەن فسیۆلۆجی بنەمای بایۆلۆجی خۆی بایۆلۆجی ئەم بەشانەی ئەم گویانەیە و مێشکەیە بەڵام فسیۆلۆجی ئیشەکەیەتی کەواتە ئەوە بەڕێزان و کووتمان لە ناوچوونی ئەو مەنتیقانەی ساگەر ملاحەزە بکەمێ ئەم لا سوورەکە ئەوەیە کە لەو لاها چۆن چاڵ بووە و پوچ بووە و فەوتاوە ئەو مەنتیقەی برۆکا و ڤرنیکایە اینجا بەداخۆندێک جار کە مناڵ لە کاتی لە دایکبینە لە دوای باسیەکەین ئۆکسسیجینی وەکو پێویست بۆ ناچێ عەزێتی پێگا دایکی نەخۆشە بێ کێشەیە بێ چییە بێ خواردن خراپ بێ کەم خۆراکیە بەدخۆراکیە دایک حەپوو دەرمانچی زۆر جار کاریگەری لەسەر ئەو بەشەی مێشکە بێ تەمەن خوا نەخواسە ئەگەر ئێرە بەڕێزان لە ناوچوو هێز نییە و مناڵە فێری قسەکردن کە ئەمە مەترسیدا گەورەترین کێشەی ئەو مناڵانەی کە هەر قەت ناتوانن یا کەڕولاڵن بە دەرەجەی یەک ئەمەیە سەبەبەکە ئەو بەشەی کە لە ناو مێشکمانە بەرپرسە لە قسەکردن تێکچۆ هۆکارێکی ترمان هەیە بەڕێزان دوای مێشک و دوای هەستەوەرەکان و ئەویش بۆ ماوەیە جیناتە هەندێک لە توێژینەوەکان سەیریان کردو یا زاناکان لە بەرەبابێکە کەسانێکەن قسەیان ناتوانن قسە بکەن ئەگەر کەڕولاڵی ژنەبن نوتق قسەکەن خەڵک لێی تێناگەن دەرکەوتۆ جیناتی تایبەتە جینات چییە؟ هەر یەکێ لە ئێمە بەڕێزان لە هەر خانەیەکی لەشمانە 46 کڕۆمۆسۆم هەیە یعنی مناڵ کە لە ئەنجامی پیتاندنی هێلکۆکەیەکی دایک بە تۆوی باوک دروستە بێ پێڵەن زایگۆت ئەوە 23 کڕۆمۆسۆمی لە دایکیەوە بۆ هاتووە 23 کڕۆمۆسۆمیش لە باوکی 46 کڕۆمۆسۆم دروستە بێت ئەوە ئێسا ئەوە کڕۆمۆسۆمە ئەو شتەی کە ئاوات ئەڵەی پلایسە طبعا لە هەر یەکێ 46 تاکی ئاوامانە 23 جووت لە هەر خانەیەکی لەشی ئێمە طبعا ئەوەی ئەم لاوەکە وەکو شری تێگوایە ئەوانە کڕۆمۆسۆماتەکانە گەورە کراوە ئەوە جینەکان لەسەر ئەوەن ئێستا لەوێ مڕەبعێک وەکو مڕەبع لا کێشەیە کراوە نووسراوە جین ئەمە هەمووی جیناتە اینجا هەندێک بەرەباب هەندێک دایک و باوکەکانیان جیناتێکیان هەیە کەم و کورتی ئەوە مەسوولە لە قسەکردن کەم و کورتی تایە ئەوە بێتە هۆی ئەوە کە لەو بەرەبابەیە مناڵانە هۆکارەکان بگەڕێتەوە بۆ ماوە بۆ جینات بۆیە زۆر جار کە مناڵ قسە ناکاڵین کەستان هەیە مەسەلەن لە بەرەبابی خۆتانە هەر ئەمەشە کێشە دروستەکە بەڕێزان زۆر جار ئەڵێن ئەو خێزانانەی کە کەم و کورتی لە جیناتەکانیان هەیە باشتر وایە هاوسەرگیری لەگەڵ خزم و کەسی خۆیان نەکەن چونکە ئەمە ئامۆزایەتی پورزایەتی هەردووچیان هەڵگری ئەو جینن ئەنجا و کاتە احتیمال و ئەگەری دەرکەوتنی ئەو کەم و کورتێ لای مناڵەکانیان زیاترە بێ بەڵام ئەگەر کچەکە شوو بە بێگانەیە بکات کوڕەکە بێگانەیەک بێنێ ئەو لا نیەتی هەر ئەم بە تەنیا احتیمال و ئەگەری دەرکەوتنی زۆر کەمە بێ هەندێک هۆکارە تا ئێستا بەڕێزان نەزانراوە یعنی نەخەلە لە مێشکی مناڵەکەیە هەیە نە کێشەی با بڵێن لە هەستەوەرەکانیا هەیە نە بۆ ماوە لە عایلەکانە هەیە نە لە کاتی لە دایکبوونە لە فترەی حەملای کێشە نەبووە مناڵەکەش توانە قسەکردنی نییە ئەوە پێڵەن هۆکاری نەزانراوە تا ئێستا تەمەن عیلم هەموو شێ نازانێ ئینە سەر ئێستا هۆکارەکانی ناو منداڵدان دایک و باوک ئەبێ ئاگادار بێ باوکەکە هاوکاری هاوسەرەکەی بکات یعنی ئەگەر ئێستا کاکشادمان بە سلایدەکە ڕسمەکان بۆ ئەوەی من قسەی لەسەر بکەمەوە بە ڕێزانە بە گەورەی ببینن بەڕێزان کۆمەڵی هۆکار هەیە ئەبێ دایکی دووگیان ئاگاداری بێ یەکێ لەوانە ئەمەی ئەم سەری ئەم سەر مناڵ لە ناو کیسەیە ئاوایە ئەجا جاری وا لە مانگی حەوتا مانگی هەشتا سێ مانگی ئەخیر جاری وا ئەو ئاوە کەمەکات چکە مناڵ وەکو ماسی بێ لە ناو کیسەیە ئاوایە ئەو ئاوە زۆر گرنگە بۆ مناڵەکە کاتێک کەمەکات مناڵەکە کە لە دایکە بێ وشک بۆتەوە ئەبێ زووش عملیات کرێ ینی دکتۆر پێ ئەڵێ بێ عملیاتی کەی چونکە ئاوەکە ئیتر دایکی زۆر ڕشاوەتەوە سکچوونی هەبووە ئاوی نەخواردووەتەوە هۆکار زۆرە ئەو ئاوەکە کەمی کرد بە ڕێزان کێشە دروستە بێ زۆر جا مناڵەکە بیرکۆڵ دەرەچێ مناڵەکە کەرولاڵ دەرەچێ مناڵەکە کێشەی ئەبێ مناڵی خاوەن پێداویستی تایبەت ئەو شلە ئەوەی کە یەکێک لە هۆکارەکانە کە لە ناو منداڵدانی دایکم ئاوەکەش کەمەکات یاخود ئەوەی وێنەکەی تر ئەوە حەسبەی ئەڵمانیە ئەگەر دایک تووشی نەخۆشی ینی نەخۆشکەوتنی دایکی شۆکارەکە زۆر نەخۆشی هەیە زەختە شەکرێ ئەمانە کاریگەریان هەیە بە شێوەیەکی ناڕاستەخۆ بەڵام ئەوەی زۆر مەترسیدارە نەخۆشی سوورێژەی ئەڵمانیە
ئەمەندە بەهێزە ڕێک ئەو با بڵێن ڤایرۆسە نەقڵە بێ ئەچێ بۆ ناو مناڵەکە ینی لە ڕێگەی با بڵێن وێڵاشەوە نەقڵە بێ ئەچێت لە ناو خوێنەوە ئەڕوا ئەچێتە ناو مناڵەکە سوی سیرێژی ئەڵمانیەکە و زۆربەی زۆری مناڵەکان یا کەڕەبن یا لاڵە بن یا بیرکۆڵە بن ئەوە ژێکێکە لە کێشەکان بۆیە ئەڵێ هەر ئافرەتێ هەر کچێ تووشێ و نەخۆشیێ بوو یاخود مەترسی توشبوونی هەبوو نابێ بێڵێ حمل ببێ چونکە بەدەگمەنە مناڵەکانیان ساق دەرچن یاخود حمل دایک دووجیانە حەپوو دەرمان بەبێت چاودێری پزیشک بەکارێنێ ئەو حەپوو دەرمانانە بە قووەتن لەوانەی دایکەکە کێشەی نەبێ بەڵام مناڵەکە تەحملی ئەو دەرمانانە ناکە و حەپانە ناکە بۆیە بێ دایکی دووجیان هەر شتێکی هەبێ بە ڕێنمایی فزیشکی تایبەت ئەو حەپوو عیلاجە بەکاربێن حتا چۆ لای دکتۆریکی بڵێ من دووجانم بۆ ئەوەی بزانێت چ حەپوو دەرمانێکی هاتێ چونکە زۆر جار ئەوانە بنە هۆی مناڵەکە کە گەشەی دواب بکەوێ یا بیرکۆڵ بێ خواردنی خراپ ئەگەر دایکەکە خواردنی خراپی هەبێ یاخود لایەنی دەرونی خەفەتی هەبێ شەڕ و ئاژاوە لە ناو خێزانە هەبێ ئەم ئافرە مرتاح نەبێ نەفسیەن هۆی کە مرتاح نەبوو نەفسیەن خەم و خەفەتی هەبوو لە لایەنی دەرونی و کێشەی هەبوو ئۆتۆماتیکیان خەوی تێگەچێت وەکو پێویست ناخەوێت کەواتە زەرەر لە مناڵەکایە لە هەمان کاتە ئیشتیها و حەز و ئارزووی بۆ خواردن کەمە بێ وەکو پێویستە مافرەتە لەبەرەوەی کێشەی دەرونیە خواردن وەکو پێویست ناخوا بۆیە هەموو ئەمانە لە هەمان کاتیشا کە تووشی هەڵچوون و ترس و دڵڕاوچێ و قەلەقە بێت ئەو دوو هۆرمۆنی سەر و ئەو دوو گلاندەی سەر و هەردوو گورچیلە کە هۆرمۆنی ئەدرینالین ئینتاجەکەن لەگەڵ کۆرتیزۆل کە زیاو و زۆر خراپە ئەمانە هەمووی پێکاتی خوێن تێگەیەن و مناڵەکەش زەرمەندی یەکەمە لەبەرەوەی ڕاستە خوێنی دایک تێکەڵ بە خوێنی مناڵ نابێ بەڵام مادەکانی ناو خوێن هەمووی نەقڵە بێ گوێزرێتەوە لە ڕێگەی پەتکە ناوکە بۆ مناڵەکە یا ئیشی قورس کە ئافرەتەکە ئەوە فەردەیەکی پێ هەڵەگرن و نازانم جاران کۆڵیان و دروێنەیانە کرد و چوزانم ئیشی قورس و ناوماڵ و ئەم ئیشە قورسانەش عەزیێت بە مناڵەکە گەێنێ زۆر جار وێڵاشەکە ئەڵێ مناڵ لەبارەچێ یەکێک لە هۆکارەکانیە عەزیێت بە مناڵەکە ئەگا بەهۆی ئەو ئیشە قورسانەوەیە. یەکتر لە هۆکارەکان بەڕێزان هۆکاری ئاڕئێچە زۆر جارە حاڵەتانە ئێمە تەسادوفمان کردووە ئافرەتەکە نەچوە فەحسی خوێنکە ئەمە زۆر گرنگە هیوادارم هەموو ئافرەتی هەموو کچێ گرنگی پێبن یەکێ لەو حاڵەتانە یەک دوو مناڵی بیرکۆڵی دەرچوو بوو کە پرسیانمان لێکردن فەحسی ئاڕئێچێک کردو دەرچوو ئەوەی سەرەڕەکەوتی نەوەڵا بۆ نەچووی وەڵا خزمێکمان لە خەسەخانە بوو هاوکاری کردین ماڵی ئاوا بێ کاکە ماڵی چی ئاوا بێ ئەو ماڵی تۆی کاول کردووە یعنی چی ئەمە بۆ کە دانراوە بێ فەحسی خوێنکەی خۆ ئەمە ئیجباری نییە ئەمە عەفوو خۆ ئەمە لە زدی تۆ نییە ئەمە بۆ بەرژەوەندی تۆیە بۆیە نەیکردبوو جا کێشەکە چێ و ئاڕێت ئێمە چوار حاڵەتمان هەیە ئەمە مادەیەکە لە خوێنایە لەسەر مەیمونە ناوی ڕایسز بوو چۆن غۆرێ لا هەیە ئەو فەسیلەی ئەو مەیمونە ناوی ڕایسز بوو پیتی یەکەم و دووەم ئاڕێچەکان لێوەرگرت دەرکەوتووە لە 1970 بەشەر ئەم مادەی لە خوێنەکەی هەیە لەن ئاڕێچەکەی زایدە یعنی لە 100 کەس 84 کەس ئەم مادەی لە خوێنیا هەیە کە لەسەر ئەو مەیمونە دۆزە ئاڕێچەکەی لێ زایدە پۆزتیڤە بەڵام لە ساڵ 16 نیەت یڵە ڕایچەکەی ناقیسە کەواتە لێرە چوار احتیمالمان هەیە یا کچ و کوڕەکە هەردووشی هەیەیان بێ ئاڕێچەکان زایدە کێشەمان نییە یا کچ و کوڕەکە هەردووشیان نییە هەردووشیان ئاڕێچەکان ناقیسە کێشەمان نییە یا باوکەکە ئاڕێچەکەی ناقیسە و بەس دایکەکەیەت ئاڕێکی پۆزتیڤ هیچ کێشەمان نییە ئەوەی خەتەرە حاڵەت هەیە کە باوکەکە ئاڕێچەکەی زاید بێ و دایکەکە ئاڕێچەکەی ناقیس بێت یعنی دایکەکە نەیبێ و مادەیە پیاوەکە هەیبێ بۆ خەتەرە لەبەرەوەی مناڵەکە هەڵگری ئاڕئێچ ئەو مادەیە لە باوکی وەریگیتەوە چێتە لە ناو ڕەحمی دایکی خۆ لە ناو ڕەحمی باوکیانە ئەم مادەیە ئاڕئێچی زائیدی مناڵەکە پاش ماوەیە کۆمەڵێ مادە دروستەکە تەبیعەتی ئەو ئاڕئێچە وایە پێڵێن ئەنتیجین ئەم ئەنتیجینانە وردە کە ژمارەکەیان زۆر بوو لە ناو خوێنە لە ڕێگەی پەتکە ناوکو و یەڵاشەوە چێتە ناو خوێنی دایکەکە هەر ئەوەنە چوو وەکو ژەهر وایە بۆ ئەم دایکە خۆم دایکە نایناسێت و جیازی مەناعەکەی ئۆتۆماتیکیان ئەمرەکە لەم دژە تەنە جیازی مەناعەمان هەیە یەکسەر مادەیەک پێڵێن ئەنتیبۆدی دژە تەنەکان بەرهەمیێنێ کە ژمارەکەی زۆر بوو ئۆتۆماتیکیان لە ناو خوێنە سوڕێتەوە چێ بە هەموو بەشەکان پەلاماری ئەو ئەنتیجینانایە اینجا لە ڕێگەی پەتکە ناوکو یەڵاشەوە نەقڵی بۆ مناڵەکە هەر ئەوەنگە ئەو ئەنتیبۆدیانەی دایک هاتە ناو خوێنی مناڵەکەەوە ڕێک دەستەکە بە تێکشانی خۆڕەکە سوورەکانی ئەوە ئیشەتی
هەرچی خڕۆکە سوورەکانی تێکیشکەن اینجا زۆربەی لە ناوەچێ مانەوە ژمارە خڕۆکە سوورەکان کەم بوو ئێوانی خڕۆکە سوورەکان وەکو حەماڵ خوێن ئۆکسسیجین و خوارد نەبن بۆ مێشک و بۆ زۆر بەشیرەش بۆی ناچە حتا ئەو خڕۆکە سوورانەی ماویشن تێکشکاوەکان بۆریەکەی خوێن قەپاتێک تووشی مناڵەکە تووشی جەڵتە بێ جا زۆر جارەکە مناڵەکە نەژمرێ ئەوە کێشەی گەورەی بۆ دروستەکە بیرکۆڵ دەرەچێ کۆمەڵێکیشە بۆیە گرنگە ئەمە هۆکارەکانی بەڕێزان ناو منداڵدارە کە بێ دایک و باوک ئاگادار بێ یعنی کە مناڵەکە قسە ناکە خۆمەیەک هۆکارمان نییە ئەم وردەکە بۆیە من زۆر جار ئەم پرسیارانە بە سەرعی هەموو یەکەیت ئێستا کۆمەڵی هۆکاری ترمانێ بەڕێزان کە ئەبنە هۆی بیرکۆڵی و مناڵی خاوەن پێداویستی تایبەت و مناڵ کێشەی بۆ دروست بێ لە کاتی لەدایک بوونە بڕاتان هەبێ مەژمارێکی زۆر لەو لوژنەی با بڵێن دەستنیشانکردنی مناڵی خاوەن پێداویستی تا لە پارێزگای سلێمانی بڕواتان هەبێ ژمارەیەکی زۆر لەو مناڵانەی کە گەشەیان دواکەوتون بوون بە مناڵی خاوەن پێداویستی تایبەت لە کاتی لەدایک بوونە ئۆکسسیجینیان بۆ نەچۆ بە زەحمەت لەدایک بوون یا مناڵەکە بە زەحمەت لەدایک بووە فریای نەکەوتون یا پەتکە ناوک لە ملی ئاڵاوک و سۆنداوە قەپات بۆ ئۆکسسیجینی پێویست نەڕۆشتووە یا عزێتی پێگەیشتۆ لە کاتی لەدایک بوون تا دوای هۆکارەکان زۆرن کەواتە یەکێک لە هۆکارەکان بە زەحمەت لەدایک بوونی مناڵە بۆ ئێمە زۆر جارەڵی نەبێ دایکەکان لە خەستەخانە مناڵیان بێت نەک لە ماڵەوە خوا نەخواستە ئەمە ئەم حاڵەتەی توش بوو مناڵەکە بە قاچات بوو زۆر جارڵێن مناڵەکە بە زەحمەت لەدایک بوو هێتای گەینتە خەستەخانە عزیت بە مناڵەکە ئەگە عزیت بە دایکەکە ژەگا ئەمە یەکێکە لە هۆکارەکان بەڕێزان کەوتمان کەمی ئۆکسسیجینە نیشانەکە شێوێ مناڵەکە شینە بێتەوە دێ یەکتر لە هۆکارەکان ئەوەیە بەڕێزان کە مناڵەکە تووشی زەردووی زۆر ببێ طبعاً زەردووی هەیە مناڵی طبیعی کە لەدایکەوێ هەفتەی یەکەم و دوم زەردوویەکی طبیعیە بێ بەڵام ئەوە خەتەرە کە هەر لە کاتی لەدایک بوون زەردووی هەبێت چێکە لە کات مانایمە خەلەل لە جگەر یا هەیەتی ئەم نەیتوانیوە ئەم مادە زەردەر با بڵێن خەزن کات هەڵی گرێت لە کۆڵ لە ناو خوێندەری کاتە بۆیە ئەو جۆرە پێڵن جۆری مەترسیدار کە لەدایکە بێ و زەردووی هەیە جا زۆر جار کە زەردوویەکەی زۆرە بێ جاری وایە پزیشکە پسپۆرەکانە لە بگاتە 19 و 20 ئەبێ خوێنی مناڵەکە بگۆڕێ بۆیە ئەمە زۆر جار ئەبێتە هۆی وەگەر پێی نەزان و عیلاجی نەکەن و لە کاتی خوا چارەسەری نەکەن زۆر جا مناڵەکە بیرکۆڵ دەرەچێت یاخود ئاوا عەزێت بە مێشکێگە و کێشە بۆ زمان و قسەکردن یا تووشی سەحایا بێن یعنی ئیلتیهاب و سوور هەڵگەڕانی پەردەی مێشک تایەکی زۆر زۆرە ئێمالیان کردووە دایک و باوک ئەم تایە زۆرەی هەبووە نەیان بردووە بۆ خەستەخانە عیلاجی وەرنەگرتووە چی بۆیە مەترسیدارترین شت دەوێت مناڵ کە تای زۆر بوو لە 37 و 38 بوو ئەبێت دایکەکە تا بەیانیەگە نشی بە خەستەخانە نەخەوێ ئەم مناڵە فێنک کاتەوە هەتا دوای چی گەشەی زمانی مناڵ دوا ئەخات بەڕێزان ئەوەی سا باسی هۆکارەکانمان کرد بەس چی دوای ئەخات یەکەم پەلەکردنی دایک و باوک بەڕێزان هەندێک دایک و باوکە پەلە زۆر لە مناڵەکان نەگە مناڵەکە 5 مانگە 6 مانگە 7 مانگە 8 مانگە 9 مانگە هەرێوێ بە زۆر فێری قسەکردن بێ مە شتێکی خراپە چونکە هەتاوەکو بنەمای فسیۆلۆجی کە ئەم بەشەی مێشکە هەتاوەکو دەنگەژێکان هەتا ئەم ماسوولکانە هەتا زمان هەتا عەزەڵاتەکان گەشە نەکە ئەم مناڵە فێری قسەکردن نابێت بۆیە نابێت زەخت و فشار لە مناڵ کرێ لە 6 مانگی 7 مانگی و 8 مانگی بۆ ئەوەی بە زۆر فێریکەی ئەمە مناڵەکە پەرچەکرددارێکێ بێ و لەبەرەوەی ناشتوانێت فێر بێ لەبەرەوەی بنەمە فسیۆلۆجیەکانی بۆ دروست نەبووە تۆ مناڵێ ئەگە تەمەنی 7 مانگە 8 مانگە حەزەکەی هەموو عولەمای تدریبی ڕاهێنان بێنە و وەرزش بێن ناتوانێت فێر ڕۆیشتنی بکات هێشتا ماسوولکەکانی گەشەی نەکردووە ئەو دەمارانی بەرپرسە لە حرەکە و لە وەستان و لە ڕۆیشتن گەشەی نەکردووە بۆیە نابێت زۆر لە مناڵ بکرێت ئەبێ نەزج پێگەیشتن ئەمە فاکتەرێکی زۆر گرنگە قسەکردن بە دوو زمان مەسەن جاری وا مناڵەکە بۆ نمونە باوکی بە عەرەبی قساکە و دایکی بە کوردی ئەشی نێرنە ڕەوزەی حەزانەیە بە ئینگلیزی ئایپات و مایپادی نازەوانی بە تورکمانی دەرکەوتووە بەڕێزان مناڵ هەتاوەکو فێری زمانی دایک نەبێ ئەڵێن زاناکان وتویانە توێژینەوەکان پێمان ئەڵێن هەڵەیە فێری زمانی دووەمی بکەین دەلێی گەڕێ با مناڵەکە و فێری زمانی دایک ببێ اینجا کە چۆ باخچەی ساوایان حەزگی 50 زمانی فێر کە کێشەی نییە بەڵام کاتێ تو هێشتا زمانی دایک فێر نەبووە زمانی دووەمی فێرەکەی یا لە ماڵەکە بە 33 زمان قسەی لەگەڵاکەن ئەم مناڵە گەشەی دوا ئەکەوێت
نە کوردیەکەی وەکو مناڵێکە بێ بەس بە کوردی قسەی لەگەڵ کراوە، نە عەرەبیەکەشی وەکو مناڵێکە بێ بەس بە عەرەبی قسەی لەگەڵ کراوە، نە تورکمانیەکەشی وەکو زۆر جاڵێن برا کوردەکانمان لە کەرکووک ئەگەر بە سێ زمان لە مناڵیەوە ناچاریان بکەن یا دایکی تورکمانە یا باوکی تورکمانە دایکی کوردە یا باوکی کوردە هیچیان کوردە هیچیان تورکمانە، نە کوردیەکەی وەکو مناڵی کوردە بێ، نە تورکمانەکەشی وەکو مناڵی تورکمانە بێ، لەبەرەوەی تاقەکەی کە هەیە لە مێشکا تەوزیعی بەسەر دوو زمانەکە. یعنی وەکو وایە تۆ ئاوی سەرەکی بەلوعەکەیەتەوە ئینجەکە نیو ئینجا تۆ دووسێ بەلوعە بکەیتەوە سێکیان زەعیفە بن بەڕێزەکەم، بەڵام یەک بەلوعەیان بێ بەقووەتە بێت کەواتە لێی گەڕێ ئەو توانە عەقلی هەیەتی ئەو ئیمکانیەتی هەیەتی با زمانی دایک فێر بێ. هەندێک هەیە هەر لە ئێستا لە حەزانەوێ زمانی ئینگلیزی فێرکە، بەڵام مناڵەکەم با فێری زمانی ئینگلیزی بێ، با بەگیان زمانی ئینگلیزی چییە؟ زمان جارێ ئەسڵا ممارەسەیە، پاش ماوەیە ئەگەر بەکاری نینی بیری دەچێت، ئەو مناڵێ وا 4 ساڵ 5 ساڵ فێری ئینگلیزی بوو چی ئیسفادەیەکی لێکە؟ دەلێی گەڕێبا کاتی خۆی بێ ئینجا فێری زمانەکانی تری بکە. ژینگەی کۆمەڵایەتی ڕۆشنبیری بەڕێزا مناڵ لە ناو خێزانێکا بێ، دایک و باوە قسەی لەگەڵا بکەن، حکایەت و چیرۆکی بۆ باسکەن، ئەنواع وەسایلی تعلیم هەبێ، گوێبیستی چەنەها دەنگ ببێ، بێگومان دەنگەکان یعنی دایک و باوکە قسە ئەکەن وشەکانیان گونجاو بێ، دان بە وشەکانە بنێن، ئەکیت ئەمە گەشەی زمان پێشەخە. هەندی دایک باوکی بەداخە خۆیان وشەکان ناڵێن بە باشی، مناڵەکەش فێری ینی زۆر جار مەسەن لە جیاتی بڵێ ڕوبع کە جاران گو ڕعب، ئەوە هیچ چارەک بەکار نایێنێ، ڕعبێکم بەرێ، ڕعب یعنی تۆقین، ڕوبع یعنی چارەک. مەسەن چونکە زمانی باوکەکە یا دایکەکە ئاسی ڕۆشنبیریان وەکو پێویست نییە، مەسەڵ برا کوڕەکەم وەڵا ئەم ساڵ خلیجە یا خلیجە، خلیج کەنداوە باوکە جان خریج عەرەبێکە، یعنی زۆر جار بڕاتان هەبێ خوێندکاری زانکۆیە ئەڵێ کاکتۆر ئینجازەمەی تێ ئێڵێ کوڕەکەم باوکە تۆ لە زانکۆی بۆ خاتری خوا ساڵی 2 ساڵی تەخەڕوجەکەی، ئەگەر بە عەرەبی قساکەی بڵێ ئیجازەم بەرێ، ئەگەر بە کوردی بڵێ مۆڵەتم بەرێ. ئینجازە چییە؟ اینجا وەرە تۆ ئەمانە کۆکەرە وەرە بە کە ڕۆژانەی مەقساکەی بزانین چەند غەڵەتی تایە. ئێ مناڵەکەش تەمان وەکو تۆ توتی دووبارە دەگاتەوە دوای ژەڵێنە مناڵەیە لە مەکتەب سەرجەنشی مناڵەکەکەن بۆ ئاڵێ ئەیبە چۆنە بێ ئاڵێ پشقل و قشپل چییە؟ تەرزە و تەزرە چیە؟ یەکلای کەنەوە کاکە جان هەر بەوز شێوەی کە لە مەکتەبە نووسێ. بۆیە ئەو دایک و باوکانەی کە ئاسی ڕۆشنبیریان بەرزە زمانیان پاراوە شەر نییە لەوانی ڕاستی ڕۆشنبیریش و شادە شێوێ بە زمانی پاراو نەبێ وشەکانی ڕێگوپێک نەبێت. ئەو کاتە مناڵەکە لە قوتابخانە خوێندنگاش کێشەی بۆ دروست نابێ، چونکە ئەو زمانی لە ماڵە قسەی پێەکەن لە کتێبەکانی شار بەوە نووسراوە. بەڵام تۆ بە شێوەیەکی تر قسەی لەگەڵا بکەوە بە لە زۆ زمانێکی تر و وشەکان دانی پیانێنین و خۆمان غەڵەت بیڵین وەکی مناڵەکانمان گەشەی زمانیان دواکەوێت. تەمەن زۆر گرنگە بەڕێزان. تەمەنەوە قانون یاسای ژیانە مناڵ کە بچووکە کەمترە زانێ زمان تا گەورە بێ زمانی زیاتر گەشاکە، لایانی تەندروستی گرنگی خۆی هەیە، واتە و مناڵانەی کە تەندروستیان باشە خۆراکیان باشە زمانیان زیاتر گەشاکات. لەوانەیە بەڕێزێ بڵێ چۆن بەڕێزەکە مناڵ وڵا بە ئەم خاڵە باسی تۆسمان ماوە بەزی تری شڵە بۆ حەڵقەی دووەم تەکمیلە زێشتا باسی عیلاج و مەشاکیلەکانی زمانمان نەکردو، لەوانەیە بە 2 حەڵقەش تەواو نەبێ، بەسەر چاو بە ئەم خاڵە تەواوکەم پەیوەندیەکان جوابینەوە. لایانی تەندروستی من بەسم چیە بەڕێزان؟ یعنی مناڵی وایە زوو نەخۆشەکەوێ، مناڵی وا هەیە لە دایکە بە فەقیرە دڵی کونە یا کۆمەڵێک کێشەی هەیە چەندها عملیاتی بۆ کرێ زوو نەخۆشەکەوێ کێشەی خوێن گۆڕینی هەیە چی هەیە ئەمە کاتێکی زۆر لە خەستەخانەیە. ئەو کاتانەی تری ژەڵین با ئیسراحەت کا بخەوێ کەواتە دەرفەت و چانسی قسەکردنی کەمە بێ، حتا چواردەوریشی کەم قسەی لەگەڵەکان لەبەرەوەی نەخۆشە. ئەم مناڵانە لەبەر هۆکاری تەندروستی گەشەی زمانیشیان دواکەوێ تخم ئۆتۆماتیکیە نەوە شتێکی زۆر تەبیعیە کچان زووتر فێری قسەکرد نەبن. یعنی مناڵێ دوان کوڕ و کچ بە یەکسێک لە دایک کچەکە زووتر فێری قسەکرد نەبێت، چۆی علاقەی بە لایەنی فەسلەجی ئافرەتەوە هەیە، علاقەی بە هۆرمۆناتەوە هەیە، علاقەی بە بەشی مێشکیانەوە هەیە، چونکە ئافرەت هەردوو بەشی مێشکی بۆ قسەکردن بەکارێنێ، ئێمە بەشی لای چەپمان بەکارێنێن، لەبەرەوە زمانی کچ فراوانترە زووتر فێری قسەکرد نەبێ و زمانیشی پاراوترە وشەکانیشیان زیاترە و ناحی قەواعیدیش و دەوڵەمەندترن. زیرەکی ئەو مناڵان تا مناڵ زۆر زیرەک بێ کەشەی زمانیشی خێرا بێت تا بیرکۆڵ بێ گەشەی زمانیشی دواکەوێت. یعنی پەیوەندێکی ڕاستەوانە هەیە لە نێوان زیرەکی و لە نێوان توانای قسەکردنە. جا ئەو مناڵانی کە خانپێداویستی تایبەتن بۆیە کێشەیان هەیە طبعا ئەگە پەیوەندیەکان هەیە باوەریگرن بەتەن بەڕزانێمە کێشەی تریشمان هەیە ئینشەڵا لە حەڵقەی داهاتوو باسیەکەن ئەو مناڵانێ ها مەڵاشویان لێویان قەڵیشاوە ئەوە ها ئەمە ئەوەیە لەوێ عملیاتی بۆ کرا بەڵێ پەیوەندی چێ
مەهاباد خان بەس دەنگێکە کزە. مەهاباد خان فەرموو. بەڵێ ئەم کاتە بەستا دکتۆر ئەم کاتەی تۆ باش خوشکە بە ڕێزەکەم سەد چاو بێ زەحمەت پرسیارێکمان هەبوو. فەرموو. کاک دکتۆر مناڵێکمان هەیە 2 ساڵ و 6 مانگە. چەند ساڵ؟ 2 ساڵ و 6 مانگە کوڕە. باشە بەڵێ. ئەنجا لە تەمەنی نۆمانگی و دایەباوەیەوت. باشە. ئەنجا دوای ئەوە زیاد لە پێویست خستمانە بە تەلەڤیزۆن ئەم گۆرانی کەناڵە عەرەبیەکان توور و جەنە و ئەمانە. بەڵێ. ئێستا بۆ خۆی لە زمان وەستا وەکو عەقڵ بە هەموو شتێک ئەچکێ. بەڵێ. بۆیە خستە سەر تەلەڤیزۆن ئەیگۆڕی ئەگیری داوایە کاتەوە بەڵام سەبان وەختم لام پێ ناکاتەوە. پاشەم حرەکە و ئیشارەتانەی نییە بە چواردەوری خۆیان ناسوڕێتەوە و بانگیەکەی جۆ لێگرێ ئەو شتانەی نییە؟ بە چواردەوری خۆی ئەسوڕێتەوە بە تایبەتی بە کەم ئەی خەمە ناو مناڵ و کۆڵان ئەفو یارمەتیم بە بە چواردەوری خۆی ئەسوڕێت. مەهاباد خان مەبەستمەوەیە کە بانگیەکەی سەیری چاو دەکا؟ کە بانگیەکەم نەوەڵا بانگم ناکا یعنی گوێم لێ ناگرێت بە کەمی گوێم لێگرێت. زۆر حەزیش ئەفو زۆر حەز بە تێکەڵبوونیش ناکات. حەز بە تێکەڵبوون ناوناوێک ناکا حەزەکە بە تەنگایە بکات. وەڵڵی مەهاباد خانەوەی لاقی بە زمانەوە نییە یعنی گومانێکی زۆرم هەیە و ئۆتیزم بێ خاتون گیان چونکە مادەم زمانی زانی بێ پێشتر ئەوە ئۆتۆماتیکیەن دوایی زمان زیاتر گەشاکە بەس مناڵی ئۆتیزم کە گەشتە 3 ساڵ پێشتریشی لەبی دەچێتەوە من یەکەم ڕاست هەندێکە زەڵن تەلەڤیزۆن بەس تەلەڤیزۆن کێشەکەی چێ بەڕێزان من مناڵیان هێناوە کاتێکی زۆر لە بەردەم تەلەڤیزۆنە ڕاستە کوردی فێر نەبە بەسەر هاتوو توێتی صباح الخير كيفك حالك شلونك كيف الحال ئەمە چییە مناڵە عەرەبە من لەبەر ئەوستی نازام ئەمانەی توور جەنێ چێ و کەناڵانە سەیرەکە فێری عەرەبیە بێ فێری زمانە بێ خاتون گیان بەس فێری کوردی نابێ فێری عەرەبیە بێ بەس وەڵڵی ئەوە با کەسێکی پسپۆر بیبینە خاتون گیانەوە گومانی ئۆتیزمی لێکرێ چکەوە زمانەکە بەس زمانەکە نییە حەزەکەی با کەسێ بیبینێ بەس بڕۆ ناکەم کێشەکەی زمان بێ خاتون گیان. والله من ناوی شت ناتوانین بڵین و خۆت پرسیار کە خاتون گیان با نەبێ بە دیعایە بۆ یەکێ دوای بەرنامەکە لە خزمەت تا بم خاتون گیان بەخوا بێ ببیندێ ماسی لە ئاوە سەوا ناکرێ بەس نیشانەکان باش نینەوەی وتێ بە کاک محەممەد کاک محەممەد گیان فەرموو شەو باش دکتۆر گیان شەو باش کاک محەممەد گیان زۆر سپاس خۆشی بەرنامەکە لێ دەکەم زۆر سپاس. دکتۆر گیان من مناڵێکم هەیە تقریبا تەمەنی 15 ساڵە. 15 بەڵێ. بەڵێ 15 ساڵە جارێک کەش پێویستم بە جەنابەوە کرد. بە زەمە مناڵ نییە ئەمە هەرزەکارە. هەرزەکارە دەبڵم هەرزی جەنابەت کرد. مناڵەکەم بڵێن دایم قسە دەکات سەر بخۆ بردم بۆ لای دکتۆر ڕێبوار بۆ سلێمانی بەس ناوی دکتۆر و شت مێنێت خوا بەڵێ بردم بۆ لای دکتۆرم پێکرد لە سلێمانی وتیان یەکدیگە و تیزمە یەکدیگە و بیکۆڵە بەڵام ئێستا کێشەکەی زیاتر دەبێت تا دێ و ناڕەحەتمان دەکات لە ماڵەوە وی چۆن شەوانە ناکەوێ کە ناکەوێ هەر قسە دەکات سەر بۆ خۆ پێ دەکەنێ و بۆ نمونە داوای شتیوا دەکات کە بە مقابلی خۆی نییە بەڵێ شتی گەورە داوا دەکات بۆ نمونە داوای چەک دەکات داوای سیلا دەکات داوای بەرگی ئاسایی بڵێ پۆلی ئەو شتانە دەکات بڵێ بۆم بکڕا بۆ تا ئینم ناکەی یان ئەو شتانە قسەگا وەرناگرێت. کاک محەممەد گیانەمە بە قسەکانی جەناب تا دیارە بێ وەکو پزیشکە بە ڕێزە شوێت ئێمە بیرکۆڵە جەنابیش دەزانی بیرکۆڵ ئێمە لەسەر عمری عەقلی یعنی تەمەنی ژیری قساکەین ڕاستە 15 ساڵە بەس لەوانەیە عەقلی هی مناڵێکی 5 ساڵ 6 ساڵ 7 ساڵ ئەگەر ببێ هەر ئەوە نابێ ئەی وەڵڵاهی تر ئەبێمە تەحەمولتان هەبێ ئەگەر بتوان فێری پیشەیە ڕاهێنانی بکەن لە سلێمانی باڵتان نوڵە لە ڕانیم قوربان ڕانێن سا لە سلێمانی بوو تا پەیمانگای هانا هەیە سەر بە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی شوێنێکی زۆر باشە چەنگەوی ئیمکانیەتیان وەکو پێویست نیە و فەقیرە شتیان بۆ دابین ناکەن و بەڵام هەر شوێنێکی باشە توان فێری پیشەیان بکەن لەوێ ئەمە ئێستا پێویستی بەوەیە فێری پیشەیە بکرێ یەکەم دەستنیشانی ڕێژەی زیرەکیەکەی بکرێ بزانین تواناکانی چەنگە اینجا دوای ئەوە بزانین لە چ بوارێکا سەرکەوتوە وا هەیە گەشەی دواکەوتۆ بەس لە بواری ئەلکترۆنیاتە یا لە بواری خەیاتەیە یا لە بواری میکانیکا لە بوارێکا سەرکەوتووە من متاکید کەسی بێبەش نەکرد
لە ئاستی تەکنۆلۆژیا پێشکەوتووە. بەڵێ اینجا ئەمە تەدریب و ڕاهێنانیان پێکەن کاک محەمەد گیانەمە کاتی خۆی لە زمانی حکوومەتە کە یاسای چاودێری کۆمەڵاتی ساڵی 1970 کە دەرکرا بۆ مناڵانی خاوەن پێداویستی تایبەت یاسایەکیش دەرکرا کە لە 1970 ئەو مناڵانی خاوەن پێداویستی تایبەتن لە وەرشەی مەحمیان دانابوو ڕاهێنانیان پێکردن و دوای ئەوە ئیجباری بوو هەم لە کەرتی تایبەت هەم لە کەرتی حکومی لە 100 کەس کە تەعینەکەن دوی ئەبێ کەسانی خاوەن پێداویستی تایبەت ئێستا لە هەرێمی کوردستان بۆ بە لە 105 یاساکە هەیە بەڵام جێبەجێی ناکەن. اینجا لەبەرەوە ئەبێ یەکەم هەوڵ بدرێ فێری پیشەیە یەکەم جار با بزانێت توانەکانی چییە لە چ بوارێکا باشە مەسەلەن لە جیاتی ئەوەی کەسێکی ئاسایی دابنێن بێ بە باخەوانێک ئەمانە تەدیب ڕاهێنانن پێکە سۆندەیەکە و چەند درەختێکە و چیمەنە و بەلوعەیە و کۆمەڵی ئیشە فێریەکەن کە چۆنەوە باخە ئاوبات و ئەمە لە دایرەیەک لە معمەلێک لە شوێنێکە تەعینیەکەن و قانونیشە. اینجا ئەمە جەنابە بێ هەوڵ بێ فێری پیشەیەکی قوربانجان لەوانەیە سبەینێ ئینشاڵڵا ئەمەش بڵێن ئێستا شتی 10 ساڵ پێشێ سایبی دێتەوە 5 ساڵ پێشێ سایبی دێتەوە شتەکان بیری دێنەوە. کاک محەمەد گیان کاک محەمەد ئەمە بە شەرە مرۆڤە. ئێستا جەناب وەکوە سیارەیەکە هەیە 4 پستم ئەگەر پستمێکی شکابێ خۆ هۆڕینی عیبی نییە خۆ کابرێتەی عیبی نییە خۆ ئەکسلی عیبی نییە ئەمەش هەندێ بەشی مێشکی حەزێتی پێگەیشتۆ چکە مێشک بەش بەشە هیوان نیوەی لایەکی سەری نەماوە توانان نوتۆ قسەکردنی بەس لەندێ بواری نووسین و هونەرە بەشی لای ڕاستی مێشک بەرپرسە هیچ عیبی نییە لەبەرەوە ئەمە شەرنی هەموو بەش و هەموو تواناکانی لە ناوچوو بێت بەڵام هەندێ بەشی باشە هەندێ بەشی مامناوەندی هەندێ بەشی بۆیە ئاڵم بێکم دەستنیشام کرێت ئەو خۆشە جەنابێ بێ سیرکەی بزانە ئەم مناڵی تۆ لە چ بوارێکە لە بواری کشت و کاڵا لە بواری پیشە سازی مێنێ هیوا لە زەراعەتە لە سەناعی وا لە زەراعی وا لە تیجارە لە بوارێکە توانە هەیە ئەبێ ڕاهێنانی پێ بکەی لەسەر بەشێک بۆ نمونە کەسانێکە ئینسان لە وتێلدا ناوکو من و تۆ کلیلەکە وەرەگرێ قاتی چوارە ئەی با ژووری فڵانە 430 جانتاکە لە کابرا وەرگێ ئەمە لە جیاتیم کەسە ئاسایی بیکە و قانونە بۆ ئەوە دانراوە یەی تدریب بەم کوڕی تۆ ئەکرێ ژوورەکان فێرەکرێ توانای ئەوەی هەیە قاتەکان فێرەکرێ مەسعەدەکە فێرەکرێ لە هەمان کاتە جانتاکە چۆن لەکە بە ئەو کابرایە ئەبات و بڵێنەوەی هاتۆ بۆ وتێلەکەی با بۆ شوێنەکە کۆمەڵی ئیشێ یاخود بەردەستە بەریدێکە بە ئەمە ئەبێ ئیشی بۆ بکرێ هەمووی شوێنیان هەیە هەموو یاساکەشێ بەڵام ئیترەوە خۆ تعین نەبوو اینجا وەرە مناڵی خاوەن پێداویستی تایبەت یعنی مەبەستمەوەی ئەمە ڕێگە چارەکەیە بەس جەنابێ بڵێ من چۆن فێری کەم و چی بکەم ئەویان بابەتێکی ترە بەخوا کاک محەمەد بەڵام ئەبێ ئەو مناڵە ئەو کوڕە ڕاستە 15 ساڵە بەس بەخوا تەمەنی عەقڵیەگەر 5-6 ساڵ ببێ یان نەبێ ئەبێ فێری پیشەیە بکرێت لەگەڵ توانای خۆیان بگونجێ بەڵێ کاک ئازادیان فەرموو کاک دکتۆرگیانم کاتت باش کاتە باش کاک ئازادیان پرسیارێکمان هەیە وەڵایی ئەرک نەبێت تۆ ڕەنگە دوور بێ لە بەرنامەکەشتەوە بەس زۆر زەروین و داواکارم گوێمان لێ بگریت وڵامێکی مقنیەقەریشمان پێ قەناعەتمان بەسەکانی تۆزێ خێرا کاتمان کەم باو بەڵێ بەسەر چاو نەخۆشێکمان هەیە تقریبا تەمەنی 30 ساڵ ئافرەتێکە ماوەی 2 مانگە سیستەمی خەوی تێک چووە کاک دکتۆر مەسەلەن لە شەو ڕۆژێکە ڕەنگە 4 ساعات 3 ساعات 3 ساعات و نیوە بخێر باری دەرونیەکەی نەوعی لە قەلەقی تێک چووە مەسەلەن نەفسیێنەڵی ئەمە جنە لە گیانی منە ڕەنگە ئەمە جنی بێوا لە من کە کاک دکتۆر اینجا حەزەکەم تۆ دەڕوونکردنەوەمان پێ بدەیت لە بواری جن لەگەڵ ینی ئەمە ئافرە شووی کردووە؟ نە شووی نەکردووە. باشە پێشتر کێشەی نەبوو؟ نە کێشەی وای نەبوو مەسەلەن کێشەش سترێزی وا لەسەر مێشکی دروست بێت بەس لە حاڵەتی چی ڕوویاوە لەم 1-2 ساڵە کەوای لاتۆ چی ڕوویاوە؟ هیچ ڕووی نەداوە هەتاوەکو حاڵەتێکی ترسی چوە بۆ شوێنێک سەردانی شوێنێکی کردووە لە شوێنەکە نەوعی ترسی بۆ دروست بووە یعنی مەسەلەن پێشتر سەردانی شوێنی وای نەکردووە تۆزێ ترساوە کاگازاد ئەمە کێشەی دەرونی هەیە بەخواوە بەوە ناکرێ بێ لەگەڵی دابنیشی گوێی لێ بگری چووە بۆ ئەوێ چی بینیوە ئایا وەسواسە عەمەلیە یا ترسی هەیە مەسەلەن بمرێ یا ترسی هەیە شێت ببێ یا قەناعەتی بە جنۆکە هەیە من شەخسیەن خۆم بەڕێزان دەجاریش وتومە و لە کتێبیشان نووسیومە قەناعەتم نییە بە هیچ شێوێ جنۆکە بچێتە ناو لەشەوە ئیمانم هەیە جنۆکە هەیە خوا جنۆکە و بەشەری دروست کردووە بەڵام یەکەم جنۆکە بەس لای ئەوانەی فەقیرحاڵن و نەزان و داماون هەیە نە لە لای ڕۆشنبیر هەیە نە لە ئەوروپا هەیە ئەوەندەی حادسەی سیارە خەڵکە کوژەیە بە حیاتی جن کەسی نەکوشتەوە بەڵام کە مەجموعەیە تاجر بە دیانەتەوە کەن فێر بوون هەزاران کەسیان هەڵخەڵەتانوە و تۆقانویانە اینجا نەفسی ئینسان چییە بەس ئەوەنگە
جنۆکە بترسی بڵێ جن چۆتە لەسمەوە بڕوا و هەبێ خەول لێ ناکەوێ ئەنواع خەیاڵاتێ بۆیە ئەنواع فکری غەڵەتێ بۆیە واللهی چەندەها من لە کتێبێکا بیرخوێنەرەوە قوربانجان بە ناوی نەخۆشی و گرفتە دەرونی کۆمەڵایەتیەکان ئایا جنۆکە چێتە ناو لەشەوە چەندەها ئاەتی قورئانم هێناوە و ئیسفادەم لێ کردو چەندەها حەدیث ڕای چەندەها مامۆسای نییە کە جنۆکە ناچێتە ناو لەشەوە بەس تووشی وەسوەسەمانەکە وەکو برادەری خراپ دوای ئەوە خوای گەورە کە شەیتانی بە نەعلەت کرد سەرە گەورەی جنۆگەکانە پێی نەوت بڕۆ هەرچی دوای تۆ ئەکە و ئیمانی بە تۆ هەیە جەهەنەمی لێ پڕەکەمەوە ئاەتی قورئانی قسەی خوا نییە ئەی نەیگوت هەرچی ئیمانی بە من هەیە تۆ دەسەڵاتت نییە بەسەریا کەواتە ئەم خاتونە بەس ئیمانی بەخوا هەبێ جنۆکە ناچێ بەلایە دەسەڵاتی نییە ئەوە قسەی خوایە قسەی کەسانێکی تر کە تیجارەت بە بازر بە دینەوە کەنجۆ لەوانە مەگرە بڵێ گوێ بە هیچ شێوەیەک جنۆکە ناچێتە ناوشە بەڕێزەکەم جنۆکە چێتە ناوڕێزە زۆر سەیرە ئەو بۆ ناچێت بۆ لای ئەو باڵا بەرز و چاوشینە ئەوروپیانە بۆیە بۆ لایەن ڕەش و بۆرێمە هەمووی درۆ دەلەسەیە هەمووی نەزانی و نەگبەتی و ئاستی باڵێ نزمی ئاسی و شیاری خەڵکەکەی لەبەرەوە بە هیچ شێوەیەک جنۆکە ناچێت ئەمە کێشەیەکی دەرونی هەیە ئەو کەسانی کە فەقیرن خۆش باوەڕن ئاسی ڕۆشنبیریان نزمە بە مناڵی گۆشە گیر و دوورە پەرێ زیاتر توو شێوان نابن کاتمان نەما قوربان کاگرازاد جانۆ پێ مەڵن کاتمان نەما هیوادارم ئینشاءڵڵا توانی بێتم هەندێک لە وەڵامەکان بەمێ بەڕزانەوەی بەرنامەکەمان لێدا کۆتایی هات تا هەڵقەی داهات و تا بەرنامەیەکی تر خودای گەورە پشتیوانی هەموو لای بێ خواتان لەگەڵ